ئەمڕۆژ لە فیستیڤاڵی تامبۆ خۆشخوانی لەگەڵتانین لە پرۆگرامی تایبەتی پێشبڕکەی شێفەکان لەگەڵتانین وەک ئەبینن کۆمەڵێک خواردنگە کۆمەڵێک شێفی بە ئەزمون لەگەڵمانان باسی پێکاتی خواردنەکان و دوجار کۆمەڵێک داوەر بانەکەین دادوەری شێف بانەکەین تامی خواردنەکانەکەین بابزانین چۆنە بەلایەنەوە بە لەم خواردنگەیەوە دەست پێ بکەین سڵاو لێبێت خۆتان بناسیێنن بۆ ئێمە بۆ بینەران سڵاو سەر چاوانمان ئێمە وەکو خواردەمەنی لەمە بەشداریمان کردووە بە چەند خواردنێک بەشداریمان کردووە بەس دووسێ جۆری کوردەواریە پێم بڵێ خواردنەکانتان چی و چی و پێکاتی خواردنەکانیشتان چییە؟ بە خواردنی کوردەواری قوڕا و بەشداریمان کردووە کفتەی بڕوێش کفتەی عەجەم لەگەڵ گەنمە کوتاڵ زۆر بە کورتی پێکاتەکانی چیتان تیا بەکارێنە؟ لە قوڕاوەکە پێکاتی ماست بەکارەهێنین لەگەڵ گۆشتی بەرخە لەگەڵ جاترەیە گەنمە کوتاو نۆکە گەنمە کوتاوە ئەویش گۆشتی بەرخە کفتەی عەجەم برنجە قیمەیە جاترەیە بەڵە ئەوە ئاوەکەیەتی بە ئاوی گۆشتاوەکە و جاترەکە با بڕۆینە لە یەکێکی تر لە بەشداربووەکان سڵاو لێبێت خۆتان بناسیێنن بۆ ئێمە بۆ بینێن زۆر سپاس سڵاو لە کورسات سڵاو لە ئامادوان و بەڕێزەکەین ئێمە وەکو مەطعەمی ڕیستۆرانتی نیەت کافێ بەشداریمان کردووە لەم خواردنەدا ئەمە بە ژەمێکی خێزانی بەشداریمان کردووە لە خواردنی کوردەواری و خواردنی فاسفودیشمان داناوە یعنی خواردنەکان بە 3 نەفەر 4 نەفەر احتیاجی ئەخورێت و ئەژمێنێتەوانێ ئەتوێ بە خێرایی باسی پێکاتی خواردنەکانم بۆ بکەیت پێکاتی خواردنەکانمان زۆرە ئێمە شیشتاوخە فایتای مریشکە فایتای گۆشتە شفتەیە باینجانە کەنتاکی فرێشە تەماتی سوورۆکراوە ماسیە قەرەخەرمانە چەند سۆسێگە لەگەڵ چەند پێکاتی زەڵاتی تر زۆر باشە کەواتە ئێوە لەم بەشەیە ئەتوانن کەمێک پشتن دواوە ئەم دوو دادەوەرە بابێن با تامی خواردنەکانتان بکەن سڵاوتان لێبێ پێم بڵێ بە تامی خواردنەکان بکەی دوجار کۆمنتی خۆت لەسەر خواردنەکە بە قڕاوە کوردەواریە منە 100 جا دەستخۆشی یەکەم کە دروستی کردووە کە خۆشیش نەبێ مهمە شتی کوردەواری زیندوو کرێتەوە زۆر بەلەزەتە زۆر دیارە بە دوی کردوێتی ئەمەش گەرمە کوتاوە دەستی خۆش بێت ئەوەش کفتەی عەجیمیە بە کفتەکە تۆزەی زەعات لە چین بێت ئاوی خۆی دەستی خۆش بێ ئەمەش کفتی شەقڵاوێ بچینە لای ئەم بەڕێزەش سڵاو لێ بێت تامی خواردنەکە بکە و سمەرتم ئەنجام نەشتی جوانی تایە نازانین لە چیەوە دەست پێ بکەیت تامێکی زۆر خۆشیە سۆسێکی زۆر تایبەتی خۆی هەیە بەس پێشتیش ئاگادارم کردنەوە 6 تاوق ئەبێت نەختێ دیکۆرات لە بینی خۆیان هەبێت تەماتە پیاز بیبەری شیرین ئەوانە لە بینەکەیە هەبێ تاگێکە تامێکی زۆر تایبەتی هەیە دەستیان خۆش بێت دەشیان ساغ دەستخۆشی بۆ ئێوەش فەرمووەتوانن ڕۆنۆجێگەی خۆتان با بچینە لای دوو بەشدار بووی تر باسی پێکاتی خواردنەکانیان بکەن سڵاو لێبێ خۆتان بناسیێنن سڵاو من شێف وەزیر بە خواردنی کوردەواری بەشداریم کردووە خواردنەکانم کفتەیە کفتەی بڕێش بابەتەکانی قیمە و کەرەوز و پیاز و تۆزە داوە دەرمان و کشمیشە بە ترخێنە بەشداریم کردووە ترخێنەی وشکە سڵقیتایە کشمیش و مێوژ و عەفو چەنەوەر نۆک لەگەڵ هەڵۆژەیە خۆش بێ با بچینە لای بەشداربوویەکی دیکە سڵاو لێبێت خۆتان بناسیێنن گیان باشێ سەلامەت بێ شێف نەسرین محەممەد باسی پێکاتی خواردنەکانم بۆ بکە چی تێکەڵاو کردو ئەمە بریانی بە قیمەیە ئەوەش فالوتەیە ئەوەش بۆرێک بە پەنیرە ئەوەش بۆرێک بە سنگی مریشکە مشکوبەی و شفتە و یاپرەخ خۆش بێ پێکاتەکانی ناو هەم یاپراغەکە و هەم کوبەکە باسەکەی وەڵی تر هەرێکە و پێکاتەیەکە ئەم بەهارات توشتی تایە ئەو باراتی تێناکرێ یاپراخەکە ئەوەزتیا بەکارێ ناو بارات نه هەر وەکو تەبیعی هەموو کەسێک زۆر باشە دەست خۆش ئەتوانن ئێوە
چنە دواتر بە دوو دادوەری تر بانکەین تامی خواردنەکان بکەن سلااوان لێبێت بە خێر بێن با لە بەڕێستەوە دەست پێ بکەین پێمان خۆشە تامی خواردنەکە بکەیت و کۆمنتی خۆت لەسەر خواردنەکە بێت بەسەر چاو کۆمنتت چیە لەسەر دیزایانی خواردنەکان؟ سەرەتا دەستخۆشیدان لە یەکەم شتێکی جوانیان کردو شتەکانیان هەمووی کوردەواریە بەڵام ئەوەی کە لێرە من ئەمەوێ سێ لەسەرکەم دیزاینەکەی جوان نەڕازێنراوەتەوە بەڵێ خواردنەکان تام و چێژێکیان هەیە بەڵام لەگەڵەوە چەنە بایەق بە خواردنەکانە درێ ئەو نەژەبێ بایەق بە دیزاین و ڕازانەوەی بدرێ تامی خواردنەکە چۆن بوو بەلاتۆ؟ تامی خواردنەکە تامی خواردنی کوردەواری حەقیقیەت دەستیان خۆش بێ بەڕاستی بەتامە دەستخۆش بەڕێستانک و بەڕێوبەری ڕاگەیاندنی دەستەی باڵا شف ملازم با بچینە لای ئەم بەڕێزان سلااو لێ بێت لە تۆش سۆسپاس تامی خواردنەکە بکە و کۆمنتی تۆش بریانەکەی زۆر تایبەتە زۆر باشە دەست خۆش بێ فایتاگەشی زۆر خۆشە زۆر خۆشە دیزاینەکەی چۆنە؟ زۆر باشە دەست و چاویان خۆش بێ دەستیەوەش خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە فەرموو ئێوەش ئەتوانن شۆنجێگەی خۆتان چوار خواردنگەی تر لەگەڵمانە ئامادەن لەگەڵ چوار دادوەری تر بابزانین ئەمان چۆن خۆیان ئامادە کردووە بۆ ئامادەکاری بۆ خواردنەکانیان دوجار چۆن باسی خواردنەکانیشەکەن سلااو لێبێت خۆتان بناسێن گۆران ئەنوەر لە عشاقمەندی سلێمانیەوە باسی خواردنەکانم بۆ بکە ناوەکانی و پێکاتەکان خواردنەکانی ئەمە پێکهاتووە لە مەندی گۆشت لە مەندی مریشک لە کەپسەی گۆشت لە بریانی لە قەلیە چیتان تیا بەکارێنە؟ مەندی خۆی خواردنێکی یەمەنیە پێویستی بە بەهاراتی تایبەتی خۆی هەیە هەموو جۆرە کە پێویستی بۆ بەکارەوە هێناوەتیایە باڵێ باسی باراتەکانی ترەکەی؟ بەهاراتی بریانی هەر ئاسایی بەهاراتی بریانی هەمانە هەموو شوێنێک هەر هەیە ئیتری خواردنی کوردەواریشمان هەیە ئەمە برنجی کوردیە لەگەڵ قەلیە گۆشتی بەرخ ئەم دوو سۆسە ئەمەش ساسەی تایبەتی خۆی هەیە ئەمە سەحاوقی پێڵەن ئەمیش ماستە دەست خۆش با بچینە لای بەشداربوویەکی تر سلااو لێبێت خۆتان بناسێنە فەوزیە حەمەعەلی بەشداربووم لەگەڵ شێفەکانە بۆ فیستیڤاڵی تام وەکو خواردنگەی کوێ بەشدارن؟ وڵا ئێمە لە گروپیەکان بڵێن گروپی خەیاڵی خانمان باسی خواردنەکە تامکەن و پێکاتەکانیشی چیتان تیا بەکارێنەوە؟ وڵا خواردنەکان ئەمە کفتەیە ئیتر هەر ئەتیادی پیاز و کەرە و زووم شتانە لەگەڵ نۆک و ئەمە ژیا پراخە هەر عینی شت بە هەمان شێوە پیاز و کەرە و زوانی لەگەڵا گۆشت و پەراسوو ئەوەش دانولەیە هی کوردەواری ئەوە شفتەیە پیاز و کەرەوە زووەم شتانەمە تێکرد ئەمە ژیا پراخی گەڵامەوە ئەوەش بریانی سپاس بۆ ئامادەبوونت جا بە ئەم دوو بەشدار بووە کەمێک بچنە دواوە دوو دادوەربان ئەەکەین با تامی خواردنەکان بکەن کۆمنتی خۆشان لەسەر خواردنەکان پڕۆن بکەنەوە فەرموون بەڕێزت ئەتوانی بچیتە ئەوێ سلااوتان لێبێ لە کەمتانەوە دەست پێ بکەین زۆر باشە سلااو لێبێت تامی خواردنەکە بکە کۆمنتی خۆشت لەسەر خواردنەکە چییە؟ ئەمە خواردنەکەمە خواردنێکی یەمەنیە مەندی مریشکە ئەمە پارچە گۆشتێکی قۆزیە ئەمە گۆشتێکە وەکو قەلیە قاورمە لیان ناوە کوردی ئەمە برنجی مەندیە برنجەکەی باشە ئەمە ئەبێ برنج بۆنی دووکەڵ بدە ئەمە هەردکەن بە دووکەڵ چاکەکرێن خواردنێکی یەمەنی بۆنەکەی هەبوو؟ بەڵێ بۆنی هەیە تام و بۆنی باشە بەس ڕەنگەکەی ئەوێ ئەو ڕەنگە بێ بەڵام عیبی نییە تامی خۆشە ئەمیش بریانێکەیەتی عفوو بریانێکەشی باشە عیبی نییە دەستیان خۆش بێ تۆش خۆش بێت با بچینە لای ئەو سۆسە ئەوە نەعنە و ماستە ئەویش سۆسێکی تونە هەر بۆ معلومات
حەزەکەی تاقی بکەیتەوە یان نایە ئەمانە زۆر ئەساسترن زۆر باشە دەستەکانە خۆش بێ با بچینە لای ئەم بەڕێزە سڵاو لێ سپاس بەخێر تامی کام خواردنەمان بۆ کەیت و کۆمنتی خۆت بیە واتانی بریانیەکەکەم وەکوتان باشە بەڵام تۆزێ وشکە تۆزە شتیشی نوقسانە وەکو بەهاراتە وەکو گۆشتە وەکو مریشکە وەکو دیزاینش بۆ ئێرەوە ئەکرێت چونکە قەرەباڵق و ئستیحامە نوقسانی هەیە بەڵام ئایبی نییە وەکوتان دیزاینەکی زۆر بەدڵت دیزاینەکەی زۆر بەدڵم نەبووبارە کەواتە بام پرسیارە لەم دادوەرە بکەمەوە بزانم لە ڕووی دیزاینەکەەوە بەدڵت بوو ئەمەیان لەوە جوانتریش ئەتوانین بیکەن لەوانی ئەمە زۆر بەپە لە چاگیان کردبێ و هێنایان بێ یانی دیزاین لەمە جوانتریش هەیە بەڵام خواردنەکان تامی باشە تام و بۆنی عیبی نییە دەستان خۆش بێت با بچینە لای دوو بەشدار بووی دیکە سلااو لێ بێت خۆتان بناسێنن ناو بێگەردە خەریکی خواردنم نزیکی حو ساڵە لە ماڵ و خەریکی دروستکردنی خواردنم خواردنەکانتان چییە و پێکاتەکەش ئەگەر پێت خۆش وتوانی ئاماژێ پێکەی وڵی یاپراخی گەڵامێەوە عادەتەن یاپراخی گەڵامێ و شیوتە و پیازە و ماستێکی زۆریتی ئەکرێ ئیتر یاپراخی سڵقەکەش هەر وەکو کوردواری خەڵکی سەیمانی چۆن دروستیەکات دۆ شاوی تەماتەیە و کەرەوزە و ئەو پێکاتانی تر سڵقە و کوولەکەی و تاتێ و پیازە و هەموو شتێکە ینی کوک بڵێ ئەمەش پەردەبڵاوە پەردەبڵاوەکەشم هەر عینە سلێمانی وەختی خۆی چەند کراوە لە سلێمانی منیش ئاوا کردومە ئەمەش کوبەیە کوبەی حەلە بۆ ئەمەش کوبەی مسڵە ئەمە چی لەگەڵ خۆتانە بە کوبەی مسڵە بەڵێ هیچ بەهاراتێکی جیاوازت بەکارێنەوە وڵی ئیتر بەهاراتەکان بە پێ پێویست بەکارمێنەوە بەڵێ سپاس بۆ تۆ با بچینە لای بەشداربوویەکی دیکە سڵاو لێ بێت خۆتان بناسێنە سڵاو لە تۆش بەخێر بێ خۆڕێزان مەحەمە و بەشدارم لە فستیڤاڵی تام بەم بابەتە ترشیات ترشیاتەکەت ئەتەوێت باسی پێکاتەکانی بکەی سروشتیە خۆماڵیە ئەم ترشیاتە سرکەی خۆمانە سرکەی ترەیە ئەمەش بە هەڵوژە خۆشم کردووە ئەمەش بە ڕووبە هەنار خۆشم کردووە ئەمەش ترۆزیە بە بیبەرێکی کەم زەیتی زەیتون و زەیتونیشم لەگەڵ تێکەڵ کردووە زۆر سپاس بۆ ئێوە فەرموو ئێوە ئەتوانن کەمێک بچنە دواتر و با ئەم دوو دادوەرە بێنە لامان تامی ئەم دوو خواردنەش بکەن و کۆمنتی خۆیان بڵێن بەخێر بێن سڵاو لە تۆش بژی مەمنون لە کام خواردنەوە دەست پێەکەیت تامی بکە کۆمنتی خۆشت بێ لەسەر خواردنەکە زۆر باشە بخشێفە دەستی خۆش بێ دوو خواردنی دروست کردووە هەم کوردی شۆم عێراقی ئەم دوانیان خواردنی کوردیم دوانیشان عێراقیە لە بە دوو شێواز بەشداری کردو دوو کوبەشی بتیا بەکارێناوە ئەم یاپراخی گەڵامی و کە دروست کرا زۆربەی پێکاتەکانی سەوزەوات دروستەکە ئەبێ کامل سەوزەواتی تاوی خۆی تابی و هەم تام و چێژی خۆشی بە چکە خواردنێکی بەهارەیە تامی بەهاری پێوە دیار بێ دەستی خۆش بێ ئەیبینە ینی خواردنەکەی وا دروست کردووە کە ئیشی خۆی چێتی تام و چێژێکی بەهارانی تایە بەدڵە بوو زۆر دەستی خۆش بێت لە ڕووی دیزاینەوە چۆنە خواردنی کوردەواری عادەتەن وەکو فاسفود و خواردنە غەربیەکان نیە دیزاینەری تۆزێک لە ناو خۆیانی لایەن شێوازی دروستکردنی تامەکەیەتی ئەمە وەکو خواردنێتەوە بۆ دەرەوە دروستیکی دیزاینە ئەم دیزاینەرەکەی لە ناو تامەکایەتی ینی کە تامە کرد ئەو کاتە دیزاینەر و تامەکەی بۆ دەرەکەوێت چکە کوردەواری عادەتی وایە دەستی تۆش خۆش بچینە لای ئەم دادوەرەش سڵاو لێ بێت تامی یەکێک لەم ترشیات و زەیتونە بکە کامیانت بەدڵ بوو کۆمنتی خۆشت بە لە سەریان بە تایبەتی ترشاتی ئێستا خۆماڵی خۆمان لە هەموو هینەکە کە ڕێستۆران تێکەدانرێ خۆشترین تامی هەیە تامی خۆی لە دەست نێوە تامەکەی زۆر باشە بە ئامەگەر بڵێ زۆر مەزبوطە ئەی لە ڕووی دیزاینەوە چۆنە لە ڕووی دیزاینەوە ئەگە بڵین لە ڕووی دیزاینەوە بڵێ ئێمە ناڵێن لە سەدا ئەوەنە بە زۆر باشە دیزاینەکەشی خۆش بێ سپاس بۆ ئێوەش خۆشەویستانی ئێمە
ئەم بەشەی پرۆگرام لەگەڵ تانابووین بەڵام لە ئێستا کۆتایی با پرۆگرامەکەمان ئێنین ڕۆژانە لەگەڵ تانابین لە پێشبڕکەی شێفەکان ئێوە دەتوانن بینەرمان بن لە کۆتا ڕۆژی فیستیڤاڵی تامبۆ خۆشخوانی هەڵسەنگاندنی تایبەت ئەکرێت بۆ سەرجەم ئەو خواردنانی کە خواردنەکان ئامادەیان کردو و دادوەرەکان هەڵسەنگاندنێکی زۆر باشیان بۆکەن لە ڕووی پلەی یەکەم و پلەی دووەم لێستای ماڵاواییتان لە یەکەم هەر شاد